هر ئێستا پەیامەکەم لە هونەرمەندی ناودار و لەنگخۆش کاکدان عەبدولجەبارە بۆ هەردا شاری هەولێری خۆشەویستەوە بڕیاری ئەسپێنە خۆی بگەێنێتە لای ئێوە کۆمەک و هاوکاری خۆی پێشکەش کار و هەروە هاوخەمی خۆی پێشکەشکردن. سوپاس بۆ هونەرمەندی دەنگخۆش و دەنگجوڵال کاکدان عەبدولجەبار. من داوا لە هەوادارانی هەموو هونەرمەندانەکەم، هەوادارانی هونەرمەندانی میلی شیروان عەبدوڵڵا، کاک میری حوسێن بە هەمان شێوە ئێستا پەیامیش پێگەیاندم هەوادارانی هەموو ئەو هونەرمەندانە، هەموو بازرگانە سەرمایەدارە ئەوە وجدانە و بە ئەماکەکان بەرامبەری خاک و نیشتیمان خۆیان بگەن نام شوێنە بۆ پێشکەشکردنی کۆمەک و هاوکاری بۆ ئەوەی کاسەی جەژنی ئەم ڕێکخراوەخان پێدایسە تایبەتانە بەتاڵ بێتکایە. هونەرمەندی دەنگخۆش کاک شەماڵ پێنجۆنی کە ئەندامی کۆمەڵی هونەری میدیا ئەوێش هەولێرەیە و لە سەرەتاوە ئاڵادەبوو لەگەڵمانە چەند گۆرانێکتان پێشکەش دەکات. ئێمە تەنها هەدەفمان لە ئامانجمان لە پێشکەشی گۆرانی ئەوەیە کە بتوانین هەوادارانی گۆرانی مێژەکان و دڵی ئەوەشکۆش بکەین کەوا بتوانن کۆمەک و هاوکاری پێشکەش بکەن. کاک شەماڵ. حکومەتی هەرێم ئەو شێوەیە کە پێێتە سۆڵ کە بەم شێوەیە هاوڵاتیان بتوانن کۆمەک و هاوکاری بۆ ئەوان پێدەست بەهای شەرمەزاریە.
سواز بۆ هەموو هونەرمەندانی بەردەوام بوون ئەوانەی کە نەیانتوانی بێنێرە هیوادارم میژدانی تاوان سەرمایەکان بجوڵەت و بگەنە ئێوە ئەوە حکومەت میژدانی بردووە ڕاستی بەداشەوە هیوادارم هیچ نەبێت سرمایه‌داران بگەنە لای ئێوە و کۆمەک و هاوکاری گەشتکەن ئێمە لە سەرینەوە لە چالاکیەکانی خۆمانە لە کافتەرێکی تەلەڤیزیۆن دەست لەو جێگانی کە چالاکیەکەی زیاتر هەوڵی کە خەڵک بگەنە لای ئێوە سۆز بۆ هیوادارم سەرکەوتوو